زیاتر لە 8 مانگە هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی عێراق ئەنجامدراوە تا ئێستا بەهۆی ئەو ناوکۆچیانەی لایەنە سیاسەکان و هەروەها پێکهێنانی هاوپەیمانەتی لە نێوانیاندا ڕێک نەکەوتون لەسەرەوەی کاندیدێک بۆ پۆستی سەرۆگۆزیران دیاری بکەن و تا ئێستاش سەرۆکۆمار هەڵ نەبژێراوە. هەندێکیان داوای ئەوە ئەکەن کە حکوومەتی زۆرینەی نیشتیمانی بێ، ئەوەی کە ئەو دەستەواژەی ئەوان بەکارێنن سێلایەنەکە. ئەوانەی تریش داوا دەکەن کە حکوومەتێک بێت تەوافقی نیشتیمانی لەسەر بێت، چونکە عێراق تا ئێستاش تا ئەم قۆناغەش پێویستی بە تەوافقی نیشتیمانیە بۆی کە زیاتر جێگیر و سەقامژیر بێ و بتوانێت لە داهاتوە پرۆسی سیاسی بەردەوامی پێ بدا. بەڵام لە سەر و هەموو ئەمانەشەوە ژیان یعنی ناکرێت لە عێراقا بەهۆی ئەوە بوەستێ و حکوومەتێکی کار بەڕێکەر هەبێ و نەتوانێت پەرلەمانیش گفتوگۆی چەند پرسێک و بابەتێکی گرنگکە گرنگترینیان کە بودجەیە کە قوتی خەڵکی پێوە بەسراوە. دەپرسین ئایا ببورن ئەم هەوڵانەی کە لایەنە سیاسەکان دەیدەن ئەو پێشنیاران و دەست پێشخەریانی ئەوانەی کەن کامیان گونجاوترە بۆ ئێستای پرۆسی سیاسی لە عێراقا. ئەم گفتوگۆیە دەکەین بە میوانداری بەڕێز سیروان جەلال کە بەڕێزیان چاودری سیاسی و لە ئەستێدۆ لەگەڵمانە میوانە. کاک سیروان بانی باش و بەخێر بێت. بانی ئەوش باش قوربان بەخێر بێت. با جارێ لەوە دەست پێ بکەین بزانین دەست پێشخەریەکانی کە ئەکرێ بۆ پێکهێنانی حکوومەتی عێراقی ئەم دەست پێشخەریانە کامیان وەکو پرسیارەکەژەڵێ کامیان گونجاوترینن بۆی کە پرۆسی سیاسی عێراقی پێ بەردەوامی پێبین، ینی کامیان لەگەڵ ئەو کەش و هەوا سیاسیە ئەگونجێن کە ئێستا لە عێراق ئاگوزەرێ. لە ڕاستیە گونجاوترینیان ئەوەیە کە ماڵی شیعە لە ناوخواانە ڕێک بکەون، چونکە پرۆسی سیاسی لە عێراقا لەسەر یەکخستن و یەکگرتن و یەخیتابی ماڵی شیعە وەستاوە. تا ئەوان ڕێک نەکەون پرۆسی سیاسی بەم شێوەیە ئەمێنێتەوە و هەموو دەست پێشخەریەکانی تریش بێنەتیجە ئەبن. ئەو بۆڕبۆڕێنە سیاسیە و پیشاندانی مەسەلەن قووەتی پەرلەمانی و ژمارەی کورسیەکان و ئەوانە دەرکەوت، یعنی مەرج نییە بە عەدەدی کورسیەکانی پەرلەمان تۆ بتوانانی هەموو شتێک یەکلایی بکەیتەوە. لەبەر ئەوە یعنی لە گەڕی یەکەم و دووهەمی کۆبوونەوەکانی هەڵبژاردننی سەرۆکۆمارە معلوم بوو کە پەرلەمان ناتوانێت نیسابی یاسایی خۆی تەواو بکە و کۆبوونەوەکان بێنەتیجە بوون و لە پاش ئەوانەیش سەید موختەدا ئەڵێەوە ماوەی 40 ڕۆژ دەرفەت بێ بۆ ئەو هێزوو لایەنانەی بە تایبەت مەبەستی ئیتاری تەنسیقیە بە فەرمۆن حکوومەت تەشکیلکەن. طبعاً ئەمە بەم جۆرە نە ئەو سەرکەوت و موفق بوو لەوەی کە حکوومەتی زۆرینەی نیشتیمانی تشکیل بکە و نە ئەم دەست پێشخەریانەی کە ئیتاری تەنسیقیش بەو شێوەیە ڕەنگە بۆ هێورکردنەوەی دۆخەکە بۆ گفتوگۆکردن و لێک نزیک بوونەوە و دیدەکان بە شێوەیەکی گشتی لێک نزیک بنەوە ئەمە ینی مامەڵەیەکی سیاسیانەی دیبلۆماسیانەی تەندروست بێ. بەڵام لەمە هەموو گرنگتر ئەوەیە پێویستە ماڵیشی ئاخۆی یەکگرت و یەکدەنگ بێ، چونکە ئەو هێز و فاکتەرانەی کە چ لە ناوخۆی عێراق و چ لە دەرەوەی عێراق کاریگەریان لەسەر پێکهێنانی حکوومەتی عێراقیە و لە ئاراستەکردنی نەخشەی سیاسی عێراقەیە ڕازی نابن بەوەی کە ماڵی شیعە بە دوو گروپ و دوو کوتلە و لەبەر یەک هەڵوەشاوی لەبەر یەک ترازاوی بمێنێتەوە. لەبەر ئەوە چارەسەرە بنەڕەتێکە ئەوەیە ماڵی شیعەخوانی یەکگرتوو بن. کەی ئەوان یەکگرتوو بن کۆی پرۆسەکەی تر چونکە خۆ بە معلومە ئەم پرۆسەی پێکهێنان ینی لە دوای هەڵبژاردن دەستەی ینی سەرۆکایەتی پەرلەمان هەڵبژێراوە، قۆناغی دووەم سەرۆکۆمارە و هەر لە عینی جەلسا سەرۆکی ئەنجومەنی وەزیران کەسێک دیاریەکرێ بۆی کابینەکە تشکیل بکە. ئێستا ئەو دوو ینی ئەو کاندی ینی هەڵبژاردننی سەرۆکی کۆمار و ئەنجومەنی وەزیران کەسێک بۆ ئەو تەکلیفکردنی ئەمە پرۆسەکەی ڕاگرتووە کە بەڕای بەندە مەسەرەن بەشی ئەساسەکەی پەیوەندی بە کاندیدی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانەوە هەیە. ئەگەر ماڵی شیعی و عێراقیەکان لەسەرەوە ڕێکەون پرۆسەکە بە ئارامی و بە خێرایی بەڕێوە. باش ئەم جیاوازیە لە بۆچوونەکانە لە نێو ماڵی شیعەیە یەکیان بە ئاراستەیەکە ڕوا لەگەڵ کۆمەڵێک هێز و لایەنی ترە هاوپەیمانیەک پێکەهێنێ و پێی وایە دەبێت بەم ئاراستەیە عێراق حکومداری داهاتوی بکە و لایەنێکی تریش پێی وایە کە نەخێر ئەبێ زۆرینەی شیعەکان کوتلەیەک پێک بهێنن و دوجار ئەوان حکومەت تشکیل بکەن و سەرۆک وەزیران دیاری بکەن. یعنی دوو ئاراستەیە یەکەگرێتەوە، یعنی ئەگەر هەیە نزیک ببنەوە لە یەکتری.
کاگڕەنج پرۆسی سیاسی لە عێراقا مححکومە بە یەکخستن و ڕێکەوتن و سازان چونکە عێراقی نوێ عێراقی دوای سەدام حوسێن عێراقی لە دوای 2023 بە عێراقی لێک تێگەیشتن و سازان و تەوافقی تەشکیل بووتەوە هەم لە نووسینەوەی دەستور و تێپەڕاندنی دەستورە هەم لە کابینەیەک لە دوایەکانی ئەنجومەنی وەزیران و سەرۆکۆمار و هەموو ئەمانە لە عێراقی نوێ عێراقی زۆرینە و کەمینە نییە یا عێراقی کەمینەیەک سەیتەرەیەکی دیکتاتۆری بەسەر زۆری نابکە یاخود زۆرینەیەک بە ناوی دیموکراسی و سەیتەرەیەکی نەوعەما دیکتاتۆری بەسەر کۆی کۆمەلگا بکە لەبەرەوە هەر دەستورەکە وای نووسیوەتەوە کە عێراق و ئەو پرسان نیشتیمانیانەی کە لە عێراقا تێپەڕێ و بەڕێوە ئەچێ لازمە بە سازانی نیشتیمانی لەسەر بکرێ ئەمە تا ئێستان پرۆسەی وا ڕۆشتووە ئەم جارە ئەم چەقبەستنە پەیوەندی بە و کورسیانەی یا ئەو دەنگانەی کە سەید موقتەدا هێناوێتی و پێی وابوو ئەو هێزانەی تریش کە لەگەڵی بوون پێیان وابوو کوردەواریاڵێڵێ هەنگیان لە دارا دۆزیوەتەوە وان ئەزانی ئاواتی ئەپەڕێ بە پەلە و لە پشتی پەردە و دواتر بە ئاشکرا و لە قۆناغی جیاجیا ئەم ڕێکەوتنیان تێپەڕانەوە ئەم ڕێکەوتنەی کە بارزانی حەلبوسی سەید موقتەدا بەیەکەوە ئەمە بە بەردەوامبوونی و بە سەرپێکەوتنەکەی عێراق خاتە قەیرانی گەورەترەوە و مەشاکیلی گەورەتر بۆ عێراق دروستەکە و سەرنجام هەرێمی کوردستانیش باجی ئەو مشکیلە و لێکترازانانەی عێراقەدا لەبەر ئەوە هەموو ئەوەی پێدراوەکان ئەوەمان پێڵێن بەم شێوازەی کە تا ئێستا هاتووە بە ناوی نەفەسی زۆرینە و زۆرینەی پەرلەمانی و ئەوانەوە ناتوانێت پرۆسەکە بەڕێوە بچێت چونکە تۆ لە بەرامبەر زۆرینەی پەرلەمانیا سەیەکی هەندێک پێڵێن معاتەڵ سولسی معاتەڵ هەندێک پێڵێن سەیەکی مسۆگەر زامن لەبەرەوە ئەمە لە بەرامبەر ئەمە دەستوریە قوانین لە عێراق ئەم شتانین تا ڕادێک ڕێکخستووە لەبەرەوەی نەتوانی بە ناوی زۆرینەوە تۆ کۆی پرۆسەکە کۆنتترۆل بکەی ئەمە ئەو قۆناغەیە کە مەسەلەن پێویستی بە لێبوردەی زیاتر و تەنازولاتکردن لە هەندێک بەرژەوەندی مەسەلەن حیزبی و مەکانەی شخصی بۆ ئەوەی ئیستیقرارێکی لە عێراقا بەرقەرار بێ و پرۆسی سیاسی سەرپێی خۆی بکەوێتەوە لە عێراق. باش کاک سیروان هەندێک کەس پیان وایە چاودێرانی سیاسیش پیان وایە ئەڵێن ئەوەی کە ئێستا لە عێراقا گوزەرەیە ئەوەیە کە ئەو لایەنانەی تر یعنی وایان کرد کە ماڵی شیعە دابەش ببێ بۆ نمونە لەگەڵ موقتەدا سەدرا ڕۆشتن هاوپەیمانێتێکیان پێکێنا وای کرد ماڵی شیعە لەو نێوەندەدا دابەش بێ بە دوو بەرە و موقتەدا سەدریش بە پشتیوانی ئەوان ئەم دەست پێشخەریانە بکە یعنی ئەوان پیانەوە ئەگەروانە بە موقتەدا سەدر هەرچۆنێ بووە لەگەڵ ئەوانە هەماهەنگیە کردەوە جارێکی تر. لە ڕاستیە موقتەدا سەدر بە تەنها خۆی نەیەتوانی ئەو هێزە کاریگەرەکە بە مەسەن بتوانێت ئەم بەو نەفەسە مامەڵە بکە و خیتاب بداوە یا مەسەرەن لە تەشکیلکردندا لانی کەم یەکەم هەنگاوی پرۆسەکە لە سەرۆکایەتی پەرلەمان هەڵبژێرێ لە ڕاستیە ئەو هێزانەی تری کە هاوکار و پشتیوانی موقتەدا بوون معلومە بەشێکن لە ئەو پرۆسەیە کە موقتەدا تەبەنی کردو و ئەمان هاوکار و پشتیوانین لە شەڕ و لە خێرا لەگەڵیان بەڵام ڕەنگ بێ ینی باش ئەمە نەخوێنرابێتەوە ڕەنگ بێ مەسەلەن سەرکردایەتی سیاسی ئەم سێ هێزە باش واقعەکان نەخوێند بێتەوە و وایان زانی بێ ئیترەمە پرۆسەیەکە و تێ ئەپەڕێ و لە بەرەوەی کورسیان زۆرە و تەحالوفەکان بە قووەتە و ئیتر ئەتوانن وایان دانابوو هەر ئەم سێ هێزە سەرۆک وەزیران و سەرۆکی پەرلەمان و سەرۆکی کۆمار لە خۆیان بێ هەم دەرکەوت لە واقع ئەمە نایەتەوە چونکە عێراق ئاوانییە کە تۆ مەسەلەن لەباری نەزەری و تیۆریۆ سەیری بکەیت و لەسەر نەخشەیەک و کورسی ئەوە لە ئەمە نزیکە هەفتا کورسیمانێکەوەتە پرۆسی سیاسی لە عێراقا بەڕێوەچێ لە ڕاستیە بە ئەوە خوێندنەوەیکی ناتەندروست بوو و ئەو هێزانەی کە لەگەڵ سەید موقتەدا ئەو تەحالوفیان پێکێنا ینی وەکو کوردەواریەڵێ کوچک لە ئاگر گەرمتر مەسەلەن ئەمانە زۆرتر هاندەری دەفعی ئەم پرۆسیان کرد و ئەمە عێراق بەرەو قەیرانە بە بۆیە ینی بەمانە بە ئاشکرا و بە
لە ناڕاستە خۆیش پیان وتراوە کە ئێوە دەستان بۆ بابەتێکی خەتەرناک بردووە و پشتیوانیکردنی ئەم ڕئیس سەید موقتەدا واکە عێراق مەشاکیلی تیا بخۆڵقێ و عێراق ینی ئاگر بکەوێتە ناو ماڵی شیعە و پەرتەوازە بێ ماڵی شیعە و ئەمە واکە عێراق پەرتەوازە بێ و عێراقیەکان هەمویان زەرەرەکەن لەبەرەوە ئەمان پەیامانە ڕاستەوخۆ و ناڕاستەخۆ بە هەموو هێزولایەکان گەیشتووە و بەردەوامیش پەیامەکان لە ئەرز و ئاسمانەوە ئەبینین. باشە موقتەدا سەدر زۆر جار پەیامی هەیە و زۆر جار لە تویتەر تویتەکات ینی جاری وا هەیە تۆ شتێک ئەبینی ئەمڕۆ و توێتی سمێنێ لەوانێ شتێکی وتبێ جیاوازی هەبێ لەگەڵ ئەمڕۆ ئەمە خۆی وای نەکردووە کە ینی تا ڕادەیەکیش ئەم ململانیانە زیاتر قوڵ بێتەوە ینی بابەتەکان زیاتر نەچنە پێشەوە چکە هەتا ئێستاش لەوە ئەچێت لێک تێگەیشتنێک نەبێت لەلایەن هەماهەنگیەوە تێناگەن لەوەی کە موقتەدا سەدر تا ئێستاش چی ئەوێ دەمێک تەلەفۆن بۆ چێکا دەمێکگەڵە با بەشداری نەکەین. لە ڕاستیە یەکێک لە مشکلەکانی ئەم قۆناغەوە ڕەنگە قۆناغەکانی ڕابردووشەوەی میانینە مەسەلەن تۆ نازانی کێکی ئاراستەکە ئەو مامەڵەی کە سەید موقتەدای کە بە ڕوونی پێوەی دیارە شەقام سەید موقتەدا ئاراستەکە نەک ئەو شەقام ئاراستە بکە لە ژێر کاریگەرەکانی نیگەرانی شەقام و مەسەلەن ئەو پەیامانەی کە لە شەقامی خوێن و ئەمڕۆ چی ئەگوزارێ ئێوە شەو تویتێکی واکە سبەینە جۆرێکی ترە تویتێکی تری واکە لەبەرەوە وڵات بە تویت ناچێ بەڕێەوە ئەوە ینی سەرکردەی سیاسی یا مەسەن بە عام پرۆسەی سیاسی بە پێویستە سیاستمەداران دەوڵەتمەداران نەخشە ڕێگایەکە نەبێ و کۆمەلگا بە دوای خۆیان بخەن و ئەمانە کۆمەلگا ئاراستە بکەن نەک شەقام بە بەردەوامی بە میزاجی شەقام تۆ مامەڵە بکەیت و ئیتر ئەو مزەبزەبی و ئەو نائیستیقراریە دروسە بێ و لە ڕاستیە ئەوەی تا ئێستا گوزەراوە ڕۆژێک وەرە و سبەی نێمەیە و هەموو ئەمانە وای کردو کە نادڵنیاییەکە بێ لە ڕێکەوتن لەگەڵ سەید موقتەدا معلومە یعنی خۆ سەید موقتەدا بە هێزەکانی تری شیعە ئەڵە جگە لە مالکی بۆرن لەگەڵ هەمووتان ڕێکەوم ئەمە ینی ئیتاری تەنسیقیش ڕێکەوتنێکی تا ڕادەیەک کۆنکرێتیان هەیە و پەیماننامە لە نێوان خۆیان و هێزی تریش لە دەرەوەی ئەوان هەیە بەیەکەوە هاوپەیمانێکی بەهێزیان هەیە و معلومە لە ئەخیر کۆبوونەوەی پەرلەمانە نزیکی 160 لەسەر نزیکەی 170 کەس بایکۆتی کۆبوونەوەکان کردووە کەواتە ئەمە لە حەجمی کورسەکانی خۆشیان زیاترە. لەبەرەوە پرۆسی سیاسی عێراق بم ئاراستە ڕواکە سازانی نیشتیمانی و ڕێکەوتنی هێزولایەنەکان و ئەو بەرەی تا ڕادەیەکە ینی ئەو بەرەی ئیتاری تەنسیقی و کە لە زەمنی شایەکەتی نیشتیمانی کوردستانی تایە نزیک لە مێزن و کلدانیەکانن و بەرەبەرە ئەم بەرەیەکی نیشتیمانی بەهێزە بێ و چاو لەسەر ئەم هێزانەیە و ئەو دەست پێشخەریانەیە کە ئیسا ئیتاری تەنسیقی کردوێتی و بە سەردانی لایەنەکانەکە بۆ تهدیەی وەزعەکە و ئەو بۆی کۆی پرۆسی سیاسی لە عێراقا بە بەشداری لایەنە سیاسیەکان بە دیدێکی گونجاوی سەردەمیانە تا ئێستا ئاوا هاتووە. بەڵێ ینی ئەوەی کە تێبینی کراوە لە ساڵانی ڕابردوو لە دوای 2005ەوە کورد کە کاتێک حکوومەتەکان پێکهێنداوە دایمە دەست پێشخەر بۆ بۆی کە کۆمەڵێک پێشنیاریا و بەلایەنەکان بۆی کە بتوان بگەنە ڕێکەوتن ئەمجارە بەشێک لە کورد لە ناو ململانەکایە ئەمەیان کاردانەوەیکی باشی ئەبێ بۆ داهاتوو. بەداخەوە بۆ کورد کە بەداخەوە بۆ کورد جاریشکە ئەبوو کورد نەبێ بە بەشێک لەو سیراعی ناوماڵی شیعی کورد وەکو پێکهاتەیەکی سەرەکی لە عێراقا خاوەنی قەزەی خۆیەتی خاوەنی کێشەی خۆیەتی خاوەنی پێداویستی خۆیەتی مەشاکیلی خۆی هەیە هەموو ئەمانە ئەبێ وای لە کورد بکرا بە یەک کوتلە بە یەک هێزی یەکگرتووی بە پەیامێکی یەکگرتووی بڕۆشتە ناوماڵی کوردی بە یەکگرتووی بڕۆشتە بوتە ئەمە دەنگ و کورسی و سەنگ و داخوازی و پەیامی ئێمە ئەمەیە و ئێمە نابین بە بەشێک لەم کێشانەی لە ناو هێز و لایەنە سیاسەکانی بتایبەت لە ناو ماڵی شیعیا هەیە بەمە ئێمە زۆرتریشمان بەدەستهێنا و سەرکەوتوتریشە بووین و هەموو ئەو داخوازیانەی کە هەمان بوو ئەمانتوانی و ئێستاش یائی نەچوە بچێ ئەمانتوانی لە بەرنامەی ئەو کابینە تازەی ئەو حکوومەتە تازەی تەشکیلەکرێ جێی بکەینەوە چونکە ئەگەر بکە کورد ئەبێ بە بەشێک لەم سیراعانە معلومە
بەشێک لە هێزەکانی تر ئەبن بە ناری کورد بەڵام ئەگەر ئێمە بە یەکگرتووی بڕۆین و بە پرۆژەیەکی نیشتیمانیەوە بە پرۆژەیەکی کوردیەوە بڕۆینە ناو پرۆسەکانەوە خەمی خەڵکی کوردستان خەمی موچەی کوردستان خەمی مادەی 140 خەمی هێزی پێشمەرگە خەمی بودجە هەموو ئەو خەمانەی تر هەیە ئەمامەمان بەیەکەوە کۆ بکردایەتەوە هەکبەکەی کورد لە هێزە کوردیەکان لە بەغا ئەمەی تیابواە ئەمە سەرکەوتوتر ئەبووین و بەڕاستی نەئەبوو ئەو معادلەی ئێستا لە عێراقا گوزەرێ نەئەگوزەرە ناوماڵیش عەیش وا بە پەرتەوازە نابوو بۆیە بە بەردەوامی پێمان وتراوە ئەمە ئەم قسەیە ینی ئەک لە ناو هەم عێراقیەکان خۆیان و لە دەروی عێراقی شەڵەیەک نابێ کورد بێ بە بەشێک لەم دابەشکاریە شیعە دوجار هەرڕێیەکەوێ بەڵام تۆ حەقت چێ بەم دابەشکاریەوە بۆ ئەبی بە مایەی پەرتەوازەی ماڵی شیعی لەبەرەوە کورد لە ڕابردووە لە کابینەکانی تر و لە خولەکانی ترا بە یەکگرتووی ڕۆیشتووە باش و تا ڕادەیەک ناجیح و سەرکەوتوو بووە بەڵام ئەم جارە ڕەنگە زیانمەند بین ئەو سیاسەتە ئێستا لە ساحەکە ئابینرێ ئەو مامەڵەی یەکێتی نیشتیمانی کوردستانێکە مامەڵەیەکی تەندروسترە نەبوو بەشێک لە سیراعەکان و دەستپێشخەری بۆ هەموو لایەکەیە و لەگەڵ هەموو لایەک بە ئەکرێ بڵین بە مسافەیەکی تا ڕادەیەکی یەکسان و نەبوو بە بەشێک لەم سیراع و مشکلە و دابەشکاریانە بۆیە ئەم هەڵوێستە یەکێتی نیشتیمانی کوردستان هەم لەلایەن عێراقیەکان هێزە عێراقیەکانەوە هەم لەلایەن هێزەکانی دەوروبەر و ئیقلیم و نێودەوڵەتیشۆ تەقدیرەکرێ ئەبوو پارتی دیموکراتی کوردستانیش هاوشێوە مامەڵی بکردە نەبووە بە بەشێک لەم سیراع و مەشاکیلانە کە من بە دڵنیام ئەم تۆڵەیەمان وەکو ئەڵێ لە ناو کولێرەیەکی گەرما بۆ هەڵگیراوە لە ڕۆژی خۆیان حەقی ئەو بەشداریەی پارتی دیموکراتی کوردستانمان لێ کۆمەڵێک شت لە پێشمانە بۆ پەرلەمانی عێراق بۆ حکوومەتی داهاتوو یەکێک لەوانە کێشەکانی نێوان هەرێم و بەغدایە کە هەتا ئێستاش هەنێک لەو کێشانە چارەسەر نەکراوە بودجەشمان لە پێشە یعنی ئەمانە بۆ خۆی ئەم هەڵوێستانە کە لەلایەن لایەنێکەوە نراوە بۆ چوونە ناو هاوپەیمانێتیەک گرفت بۆ ئەمە دروست ناکات چونکە کێشەکان گەورەتر ناکە بە دڵنیایی ئەمە بە ئاشکرا پێمان وتراوە ینی ئەوەی سەرکردایەتی سیاسی کورد ئەمەی بە ئاشکرا پێوتراوە توانە ئێوە بەشێک مەبن لە سیراعاتی ناوماڵی شیعی بەرژەوەندەکانتان مەزمون و پارێزراوە کە ئەبن بە بەشێک لەم سیراعانە دوای ئەمە چاوەڕوانی ئەوە بن ئەو لایەنانەی تر تۆڵی ئەمەتان لێ بکەنەوە ئەمە بێ ینی ئەمە بە ڕاستە و خۆوتراوە بە ناڕاستە و خۆوتراوە بۆیە ئەو مامەڵەی کورد لە ڕاستیە ئەکرێ بڵین ینی کورد لە باشووری کوردستان وەکرێ لە پارچەکانی تریش تا ڕادەیەک ینی هەموو قەرزاری جەنابی مامجلال بوون بۆ حیکمەت و بۆ سەلیقە و بۆ شارەزاییەکەی و بۆ ڕێبەرایەتەکەی بەداخەوە هەتا ینی تا ئەو حزوری هەبوو ماڵی کوردی یەکگرتو یەکڕیز و ساباتەکەی و هەموو لایەکی تیارێک کۆ کردبوو هەموو عێراقیەکان بە جیاوازەکانی شێرەوە بەڵام بەداخەوە لە پاش ئەو قۆناغ بە قۆناغ هەستەکەین ینی ئەم بۆ شایانە دروستە بێ و ناو ماڵی کوردی پەرتەوازە بێ و ئێستایش ئەو شاڕێی کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەری ڕاتە سەورەکەم ئەو شاڕێ و ڕێبازی جەنابی مامجلالە هیوادارم هێزولایەنەکانی تریش دەستی پێوە بگرن دەست خۆش بۆ بەڕێز سیروان جەلال چاودێری سیاسی کامڕۆ لەگەڵمانە لە ستودیۆ ئامادە بووی سپاس بۆ ئەوەی کە وەڵامی پرسیارەکانی شت داینەوە سپاس بەخێر بیت.